باشە ئەو شتەنەتەوەیە چییە کە ئێمە هەمومان کۆکاتەوە مەگەر کورد چەسپاوی ماوە ئەو چوارچێوە چییە کە حرامی سیاسی و نیشتیمانی جارێ لەسەر ئاستی هەر پارچەیە حرامی نیشتیمانیە و لەسەر ئاستی نەتەوە چوارچێوە نەتەوەیەکە کامەیە براتان وتارێکم نووسی فکرەی نەوتەوە زۆر تەم و مژاوێ لە مێشکی ئەمەیە چوارچێوەکە کامەیە دووەمیان چۆن ڕێککەوین لەسەر ئەوەی لە چوارچێوەی ئامانجە هاوبەشەکانە ڕێز لە جیاوازی یەکتر بگرین هەتا فێر نەکەین چۆن ئیدارەی جیاوازیەکانی نێوانمانەکەین ناتوانین باز لە لانی کەمی یەکبوونی نەتەوەی بکەین ئەبێ فێر ببین چۆن جیاواز بین لە هەمان کاتە یەکگرتوو بین چۆن جیاوازی و ناکۆکی تێکەڵ نەکەین جیاوازی نەبێ بە ناکۆکی و ناکۆکیش نەبێ بە خوێن ڕێژی لە دوای ئەوە چۆن ڕێز لە پەیوەندیەکانی یەکتر بگرین بەڵام لە چوارچێوەیەکە کە لەسەری ڕێککەوتوین چۆن دەستکەوتمان هەیە لە هەنێ پارچەیە هەمومان ڕێککەوین لەسەر پاراستنی بە پلەی یەکەم لە باشووری کوردستانە کە قورسایی جیۆپۆلیتیکی کوردی ئێستا لە باشووری کوردستانە و ئەگەر پرۆژەی دەوڵەتی کوردستان لە باشوورە سەر نەکەوێ کارەساتە بۆ کورد لەسەر ئاستی هەر چوار پارچەکە و بۆ باشووری کوردستان ئەگەر ئێمە کێشەمان هەیە لەسەر بربەست لە بەردەمیەوە ڕێککەوین لەسەر بربەستەکە لەوانەش پەرلەمان کە ئەبێ بە سەرۆکاتی خۆیەوە بگەڕێتەوە بۆ ئیشەکانی خۆی و بۆ ئەوەی جارنامەیەکی دەستوری ڕێککەوین لەسەری ترسمان هەیە لە داهاتوو لە سیستمی داهاتوو فەرمو باپێناسەی قۆناغی داهاتوو سیستم بکەین